برد نخواردیە ئەو هەم بەردەیت کوچ بوێنێرەوە والله ئەو کوڕێکمان دێ ئەسرەفیە کە دەیگۆ داسە بەحەدۆ بەردت خوارد گوتم وەڵڵا کوڕم نازانم بەردەم خوارد لە سەبیع مارتە چەند دەرا دەڕۆشەمبیری ئەی پێم برێ ئەوجە دوێنێ کە هاتێک نە من کوو بووی ئەوڕۆ کوی ئەوەی سەد فەرقم کردنێ زۆر ژانم هەبوو ئەوڕۆ کردەت خۆش بی ئیسراحاتم کرد ئەوە ڕومەتەکان سۆر بوویتەوە سۆرویەوە گەنج بوویەوە گەنج بوویمەوە دڵێت چەند زار ببووم چەند بەردتە بوو ئەوە چەندگە بوو لەنا شوشیان کرد بۆ شوشە نیوە بوو ئەنی بەسەری تو شوشە نیوە بوو چەندگە بەردەکە کردەوە ئەوە داواکەمان گوتی ئەوە سەبەی پێ دەکەم ئەوە تومان بەرد خواردبوو وەڵڵاهی بەردەم نەکۆڵ برد نەخواردیە ئەو هەم بەردەیت کوچ بوێنێرەوە والله ئەو کوڕێکمان دێ ئەسرەفیە کە دەیگۆ داسە بەحەدۆ بەردت خوارد گوتم وەڵڵا کوڕم نازانم بەردەم خوارد سەفیەکە کوڕی ئارازە کوڕم گوتی وەلۆ بەردت خوارد گوتم وەڵام نازانم بەردەم خواردە ئەو هابوو ئیشەکەت پێ کوو بوو ئیشی مێرەبانی دەستان خۆش بوو یعنی جێسی دێ هەدەرێ و جێ خۆشە لە چێ بوو والله ئەوەندەم کەی بەو جێ هاتەوە زەنسم تاپۆ کردیە ئەو خەستەخانەی فەقیرانی هەمووانە لە دەستان نەبڕ یا ڕەبی چ تێ لە بە ئەو خێرخوازانەی وەخت خۆسیقیان بە من کرد ئەو خێرخوازانە شێقیان بە تو کردیە دەبێ سوپاسی تو بکەن و سوپاسی ئەو خوای گەورەی بکەن خوا تو دۆ نادینە ئەدی هەندێک کەس پێم دەرێن ئەو دکتۆر دیێرە کلااو چییە دینی استیغلال دەکا فێر لە عالەمێ دەکا بە پارە عالەمێ خەستخانەی دروستکردی خۆی عالەمەکە شارەزانیە دەناکۆ دەری ئەگەی کەچی شارەزاری قەدەت پێ ناری دێرە بە پارە عالەمە خەستخانەی دروست کرد خەستخانەکە نەی خۆی ئەوە تا ئەو خوشکمە تازە هاتیە گوتم بەخوای ئەمە هەر بە بەلاشمان لێ کرا ئەمە عەمەلیات کەمان کردیە دەزانێت خەستخانەکان کە کووە یعنی مرتاحی لەگەر مێرەبانی دوو قاتی کردی لە زیدیکە مرتاحی لەگەر مێرەبانی هەر نەخۆشەکیش بەخۆم ببیستم دەرێم دەچێتن کاک دلیری یعنی تو لە مۆدا ڕێکلامان لۆ دەکەی ڕێکلامێکی بەقووەت وێ جەماعەتی ما خۆشەویستان ئەو داحاجیا لەو تەمەنەی بوختانی ناکاتن ڕاستی چی دیتی ئەوی دیتە ئەو شۆکو بوو ئەو شۆ لێرپانە ئیسراحاتێکی زۆر باشم هیچ ئازارم نەبوو هیچ ئازاری نەبوو ئەو دەدوێ کە دەسووتێتەوە یعنی نەمگوتی ئای ئەوەندەی نیش کارمەندەکانمان کوو بوون الحەمدوڵڵاهی یەکێکی باشتر بوون هەردەری بژات کردینە وەنیە دیکۆ بژارن و کارمەندەکانی مە بژارن کچەکان و کوڕەکان و ماشەڵڵا هەدەگە کوڕەکە خۆمە ئەمە زۆریشم دوعای کردینە لە هەمووان نەکردوتو دوعایان زۆر بکە لە بۆ شتە دوعا زۆر من دوعای نەخۆشی قبورە ئامانەتی خوای منە زۆر بخوایە خوای دنیایان و خۆشکە یا ڕەبی خوای ژیانێکی خۆش بەدەستەری هەموو لە گەمار منداڵی خۆیان عاقبەت خێر بین بچینە بەهەشتێ عاقبەت خێری دەچین ئینشاڵڵا دەچین ئەتوما دەمە خێرکەر بی دەبۆ دەستانە و خێرانە بکەی ئینشاڵڵا دەستان ڕاگرزانە من ئاسوچین خۆشەویستان میهرەبانی دەرم خۆشبەختەوەی بەشدارە لە میهرەبانی ڕۆژانە دڵی ئەوم خەڵکی خۆش دەکەین دوێنێ 12 عملیاتم کرد بۆ یەکێک لە 12 عملیاتەکە یعنی ڕۆژانە ئەو خەڵکە عملیات دەکرێتن هیچ نەخۆشەک نییە لە میهرەبانی عملیات نەکرێتن بەلای کەمی 300 هزار مساعدەی نەکرێت هیچ نییە تێدەگەین ئەوە دەرێ هی من زیاتر کرایە باشە هیچ نەخۆشەک نییە یعنی بەردەوام داعمی ئەو خەڵکەی دەکرێت بەردەوام هیوا دەرێ ئەدیمان دەم خێر دەگری و پارەی وەردەگری ئەوە نە تێگەیشتیا نەدەزانی نیتت دەی ئەمە خێرخوازی ئەمە گوتمان بە ئەو لە فەقیرش کە بێ ئەمە بای ئەوەندەمان هەبوو پێت عەندیکە وەنیە ئەوجا بەخۆش بێزەمیریم نەکرد گوتمان خۆشەکی ئەو کەسەریەکە نەیبی ئەوجا باشە کەم پێ برم دکتۆر بەسەری تو باوەڕ بکە چەند جار نەخۆش گریا لەکنم گوتی پارەم نییە ژانیشم هەیە ئەمیش دەزانم خوای گەورە عاقبەت خێرمان بکە میهرەبانی دڵسۆزی و لێزانی